نێمە ئەمڕۆ وەک بەشێک لە خوێندکارانی زانکۆی ڕاپەڕین هەستاین بە چالاکێک بۆ پشتگیری لە برایان و خوشکانمان لە غەزە و فەڵەستین کە ماوەی چەند ڕۆژێکە بە بێویژدانانە و بە بێڕەحمانە و بەبێ ئینسانیانە لەلایەن ڕژێمی قەوارەی نامسڵمان و یەهودی ئیسرائیل بۆمبارانی ئەم ناوچانە دەکرێت کە تێیدا منداڵ و ئافرەت و بێتاوان و پیر و پەکەوتەکان دەکرێنە ئامانز بەداخەوە ئەما لێرەوە وەک خوێندکارانی زانکۆی ڕاپەڕین پشتگیری ئەم لێ قەوماوانەی فەڵەستین دەکەین و ئێمە داوا لە دەوڵەتانی عەرەبی و نەتەوەی گرتوەکانیش ناکەین کە هەوڵ دەم بۆ ڕاگررتنی ئەم شەڕەچکە بۆ خۆیان بەشێکن لەم شەڕ و خوێنڕشتەی کە لە غەزە و فەڵەستین دەکرێت ئێمە داواکانی لە خوای گەورە کە پشتگیری ئێمە زوڵمەکان بکە و ئێمە خوێندکارانی زانکۆی ڕاپەڕین دڵمان پڕخەمە چاومان پرفرمێسکە دڵمان ژان دەکات بۆ بران مسلمانەکانمان لە فەڵەستین و هەروە ئەمڕۆ هاتین وەک پشتگیریە کاتینە بەردەم زانکۆ و دەرسەکانی خۆمان جێهێش بۆی پشتگیریەکیان لێ بکەین وەروە هیوادارین وڵاتە زلێزەکان وڵاتە عەرەبە زلێزەکان بێنە دەنگ و ببنە یارمەتی دەریان جا بە چەک و تەخەمنی بێ بە خواردن بێ بە داو دەرمان بێ یارمەتیان بدەن و بێنە دەنگ بەڕاستی ئێمە لێرە دەست بە دوعاین دوعایان بۆ دەکەین داواکارین لە خوای گەورە یارمەتیان بدەن و لەم کێشەیە نەجاتیاندا یا ڕەبی